سڵاو گوڵەکانم بە هیوای تەمەندرێژی و لەش ساغی بۆ هەمووتان. ئەم جارەش هاتینەوە سەروانەیەکی نوێی کوردی بۆ خوێندنی پیتێکی نوێ، بەڵام هەروەک جارەکانی ڕابردوو با چەند پیتێک دووبارە بکەینەوە. ئێستاش لە یەکەم پیتەوە دەست پێ ئەەکەین. یەکەم پیتمان چییە کە ئێمە دووبارەی ئەەکەینەوە؟ چییە؟ ئەمە پیتی چییە؟ پیتی ف. پیتی ف. فەی کۆتایی، فەی سەرەتا و ناو وشە، فا فە. فەی کۆتایی، فەی سەرەتا و ناو وشە، فا فە. باشە، ئێستا با بزانین فەی کۆتایی وەکو چی؟ فەی کۆتایی ئەمە چییە؟ فەی کۆتایی، فەی کۆتایی. باشە، با بزانین فەی کۆتایی وەکو چی؟ وەکو کاف. وەکو کاف کە فێ لە کۆتایی وشەکەدا هاتووە. باشە، ئێستا با بزانین فەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ فەی سەرەتا و ناو وشە. ئەمە چییە؟ فەی سەرەتا و ناو وشە، فەی سەرەتا و ناو وشە. باشە، با بزانین فەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ وەکو فڕۆکە. وەکو فڕۆکە کە فێ لە سەرەتای وشەکەدا هاتووە. ئێستاش با بچینە سەر پیتێکی تر، با بزانین ئەم پیتەی ترمان چییە؟ ئەمە پیتی چییە؟ ئەمە کێبیری مابوو. پیتی گ. پیتی گ. گەی کۆتایی، گەی سەرەتا و ناو وشە، گا گە. گەی کۆتایی، گەی سەرەتا و ناو وشە، گا گە. باشە، ئێستا با بزانین پیتی گەی کۆتایی وەکو چی؟ گەی کۆتایی. ئەمە چی بوو؟ گەی کۆتایی، گەی کۆتایی. باشە، با بزانین گەی کۆتایی وەکو چی؟ ئەمە چییە؟ ساگ. وەکو ساگ کە گێ لە کۆتایی وشەکەدا هاتووە. گەی کۆتایی وەکو چی؟ وەکو ساگ. باشە، ئێستا با بزانین گەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ گەی سەرەتا و ناو وشە، گەی سەرەتا و ناو وشە. ئەمە چییە؟ گەی سەرەتا و ناو وشە. گەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ وەکو گۆڵ. وەکو گۆڵ کە گێ لە سەرەتای وشەکەدا هاتووە. باشە، ئێستاش با بچینە سەر پیتێکی تر. ئەمە پیتی چییە؟ گێبیری ماوە پیتی چی بوو؟ پیتی ز. پیتی ز. ز زا زە. ز زا زە. باشە، ئێستا با بزانین پیتی ز وەکو چی کێبیری مابوو؟ پیتی ز وەکو چی؟ پیتی ز وەکو چی؟ ئەمە چی بوو؟ پیتی ز. پیتی ز. باشە، با بزانین وەکو زارد. وەکو ڕەنگی زارد کە ز لە سەرەتای وشەکەدا هاتووە. باشە، ئێستاش ئەچینە سەر پیتێکی تر. ئەمەیان چییە؟ ئەمە پیتی چییە؟ پیتی ئ. پیتی ئ. ئ ئا ئە. ئ ئا ئە. باشە، ئێستا با بزانین پیتی ئێ وەکو چی؟ پیتی ئێ. ئەمە پیتی چی بوو؟ پیتی ئێ. باشە، با بزانین پیتی ئێ وەکو چی؟ پیتی ئێ وەکو چی؟ وەکو ئاڵا. وەکو چی؟ وەکو ئاڵا کە ئێ لە سەرەتای وشەی ئاڵادا هاتووە. گوڵینە، ئێستا شینە سەر پیتە نوێیەکەمان. کێزانە پیتە نوێیەکەمان چییە؟ پیتە نوێیەکەمان چییە؟ کێزانێ؟ با بینووسین. پیتە نوێیەکەمان پیتی ق. پیتی ق. قەی کۆتایی، قەی سەرەتا و ناو وشە، ق لەگەڵ بزوێنی درێژ ئەوێ بەچی؟ قا. ق لەگەڵ بزوێنی کورد ئەوێ بەچی؟ قە. ئێستا با بینووسینەوە. قەی کۆتایی، قەی سەرەتا و ناو وشە،
ق لەگەڵ ئا یاخود بزوێنی درێژ ئەوێ بە قا. ق لەگەڵ بزوێنی کورت یاخود ئە ئەوێ بە قە. ئەوێ بە چی؟ قە. باشە، ئێستا با بزانین پیتی ق وەکو چی. پیتی ق وەکو چی؟ قەی کۆتایی. با بزانین پیتی قەی کۆتایی وەکو چی. ئەمە چییە؟ پیتی قەی کۆتایی. قەی کۆتایی. باشە، پیتی قەی کۆتایی وەکو چی؟ وەکو چی پیتی قەی کۆتایی؟ وەکو بۆق. وەکو بۆق کە ق لە کۆتایی وشەی بۆقدا هاتووە. باشە، ئێستا با سەیری قەی سەرەتا و ناو وشە بکەین. قەی سەرەتا و ناو وشە. قەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ ئەمە چییە؟ قەی سەرەتا و ناو وشە. قەی سەرەتا و ناو وشە. باشە، با بزانین قەی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ وەکو قەڵام. وەکو قەڵام. قەی سەرەتا و ناو وشە وەکو قەڵام کە ق لە سەرەتای وشەی قەڵەمدا هاتووە. ئێستا پیتە نوێیەکەی ئێمە چی بوو؟ قەی کۆتایی. قەی سەرەتا و ناو وشە قا قە. ئێستاشە چینە لای چەند نمونەیەکی تر کە پیتی قەی تێدایە. قاز. قاز. قایش. قایش. بەتریق. بەتریق. قەفڵ. قەفڵ. قەل. قەل. قۆری. قۆری. قالونچە. قالونچە. مقاست. مقاست. لەقلاق. لەقلاق. قاپ. قاپ. قۆخ. قۆخ. ئێستا شینە سەر بەشی دۆزینەوەی پیت. لەم بەشەدا پیتی ق کە پیتە نوێیەکەمانە لە موشانەدا ئەیدۆزینەوە. ئێستاش با بینە سەر یەکەم وشەمان. با بزانین یەکەم وشەمان چی نووسراوە. پ ر ت قا ڵ. پرتەقاڵ. پرتەقاڵ. باشە، لێرەدا ئێمە پیتی قێمان وت. بەڵێ، پیتی قێمان وت. کامە بوو؟ پیتی قەکەمان ئەمە بوو کە لەگەڵ بزوێنی درێژە هاتووە. ئەبێ بەچی؟ قا. ئەبێ بەچی؟ قا. لە وشەی پرتەقاڵدا ق لە ناو وشەکەدا هاتووە. ئێستاش با بینە سەر ئەم وشەیەی تر. ئەم وشەی تر چی نووسراوە؟ س ڵ ق. سڵق. سڵق. باشە، لێرەدا ئێمە پیتی قێمان وت. پیتی قێمان وت لێرەدا وتمان چی؟ سڵق. باشە، پیتی قێمان وت. باڵێ، پیتی قێمان وت کە لە کۆتایی وشەکەدا هاتووە کە ئەمە پێی ئەوترێ چی؟ قەی کۆتایی. قەی کۆتایی کە لە کۆتایی وشەی سڵقدا هاتووە. ئێستاش با بینە سەر ئەم وشەیەی تر. ئەمەیان چی نووسراوە؟ ق لەگەڵ بزوێنی درێژ یاخود ئا ئەبێ بە قا. و بزوێنی کورت وە. قاوە. قاوە. باشە، لێرەدا ئێمە پیتی قێمان وت. باڵێ، پیتی قێمان لە سەرەتای وشەکەدا وت کە ئەمەیە. ئێستاش با بینە سەر ئەم وشەیەی تر. ئەم وشەیەی تریان چی نووسراوە؟ ق بزوێنی کورت قا زێوانێ. قەزوان. قەزوان. باشە، لێرەدا پیتی قێمان وت ئێمە. باڵێ، پیتی قێمان لە سەرەتای وشەکەدا خوێندەوە کە ئەمە بوو. وتمان چی؟ قەزوان کە پیتی قەکەمان لەگەڵ بزوێنی کورددا هاتووە بووە بە قا. باشە، با بینە سەر ئەم وشەی تر. ئەمەیان چییە؟ پ بزوێنی درێژ پا ق لە. پاقلە. پاقلە. باشە، لێرەدا پیتی قێمان وت. باڵێ، پیتی قێمان وت کە لە ناو وشەکەدا هاتووە و ئەمەیە پیتی ق لە ناو وشەی پاقلەدا هاتووە. ئێستاش با بینە سەر چالاکی کتێبەکەمان. با بزانین کتێبەکەمان چیمان پێ ئەڵێ.
بابزانین چیمان پێڵە کتێبەکەمان یینە سەر ئەم بەشەیان ئەمە چییە؟ چیمان پێڵێ ئەڵێ پیتی ق لە ناو وشەکاندا دەور دەدەم واتە لە ناو ئەم وشانەدا کامە پیتی ق بوو دەوری ئەی ئێستا بینە سەر یەکەم وشە چییە؟ چی نووسراوە؟ دەست دەست باشە ئێمە پیتی قمانوت لێرەیە دەست نەخێر نەمانوت کەواتە هیچ پیتێک دەور نادەم چونکە ئێمە پیتی قەمان ئەوێ لە ناو ئەم وشەیەیان نییە تاواکو دەوری بدەین یینە سەر ئەم وشەیەی تر سێ بزوێنی کورد سە رێ سەر سێ بزوێنی کورد سە رێ سەر باشە ئێمە لێرە پیتی قەمان وت نەخێر پیتی قەمان نەوت وتمان چییە ئەمە سەر پیتی قەمان نەوت کەواتە هیچ پیتێک دەور نادەم یینە سەر ئەم وشەیەی تر ئەمەیان چی نووسراوە؟ ق بزوێنی درێژ قا چ قاچ ق بزوێنی درێژ قا چ قاچ باشە ئێمە لێرەیە پیتی قەمان وت بەڵێ پیتی قەکە لە سەرەتای وشەکەدا هاتووە و لەگەڵ بزوێنی درێژیشدا هاتووە بۆ بە قا کەواتە لێرە پیتی ق دەور دەدەین ئێستا بابینە سەر ئەم بەشەی تر چیمان پێڵە ئەڵێ نیشانەی ڕاست بۆ ئەو وێنەی دەنگی قی تێدایە دادەنێم باشە با سەیری وێنەکان کەین ئێمە بزانین چیمان هەیە وێنەی چیمان هەیە ئەمە وێنەی چییە؟ وێنەی چییە؟ پاپۆر وێنەی چییە؟ پاپۆر باشە ئێمە دەنگی قەمانوت کەوتمان پاپۆر دەنگی قەمانوت نەخێر نەمانوت کەواتە لە وشەی پاپۆردا دەنگی قی تێدا نییە کەواتە نابێ نیشانەی ڕاستی بۆ دانێم ئەبێ هەڵی بۆ دانێم ئێستا یینە سەر ئەم وێنەی تر ئەمە چییە؟ وێنەی چیە ئەمە؟ فڕۆکە فڕۆکە وێنەی چییە؟ فڕۆکە باشە لێرەیە دەنگی قەمانوت ئێمە نەخێر دەنگی قەمان نەوت وتمان چی؟ ف ڕ وۆ کە دەنگی قەمان نەوت کەواتە نابێ نیشانەی ڕاستی بۆ دانین باشە ئێستا یینە سەر ئەم وێنەی تر ئەم وێنەیەیان چییە؟ چی ئەوترێ بەم جۆرە سیارەیە؟ پێوترێ چی؟ قەلاب پێوترێ چی؟ قەلاب باشە لێرە وتمان قە لا بێ دەنگی قەمان وت باڵێ لە سەرەتای وشەکەدا دەنگی ق هاتووە کەواتە نیشانەی ڕاستی بۆ دادەنێم بابینە سەر ئەم وێنەی تر ئەمەیان چییە؟ ئەمە وێنەی چییە؟ وێنەی شەمەندەفەر وێنەی چییە؟ شەمەندەفەر باشە ئێمە وتمان چی؟ شەمەندەفەر لێرەیە دەنگی قی تیا بوو؟ نەخێر دەنگی قی تیا نەبوو کەواتە نیشانەی ڕاست دانانێم ئەم نیشانەیە دائەنێم ئافەرم بۆ هەمووتان گوڵەکانم ئێستاشینە سەر بەشی خوێندنەوەی وشە واتە ئەو بەشەی کە فێری خوێندنەوەی چەند وشەیەک دەبین کە پیتە نوێیەکەمانی تێدایە ئێستاش با لە یەکەم وشەوە دەست پێ بکەین با بزانین فێری چ وشەیەک هەبین لێرەیە ئەنووسین چی؟ ق بزوێنی درێژ قا ز قاز ق بزوێنی درێژ قا ز قاز باشە بابینە سەر ئێرە ب وۆ بۆ ق بۆق ب وۆ بۆ ق بۆق باشە ئێستا چینە سەر وشەیەکی تر ئەمان چییە؟ ق بزوێنی کورد قە لقل ق بزوێنی کورد قە لقل کەواتە ئێمە فێری چی و چی بووین لێرەدا کە بیخوێنینەوە؟ قاز بۆق قەل قاز بۆق قەل گوڵینە ئێستاشینە سەر بەشی ژمارەکان باشە ئێمە لە وانەکانی پێشوە فێری ژمارە چەند تا چەند بووین ئادی بزانین فێری ژمارە چەند تا چەند بووین فێری ژمارە 1 2 3
4 5 6 7 8 9 فێری ژمارە یەک هەتاوەکو 9 بووین. چەند تا چەند؟ 1 2 3 4 5 6 7 8 9 فێری ژمارە یەک هەتاوەکو 9 بووین. لێرەیە ژمارەیەکی نوێ ئەخوێنین. ژمارە نوێیەکەمان چییە؟ ژمارە نوێیەکەمان ژمارە دەیە. ژمارە دەیە کە تا ئەم ژمارەیە ئەخوێنین لە کوردیە. ئێستا با بیژمێرینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 فێری ژمارە دە ئەبین. ئێستا با بزانین ژمارە دە چۆن ئەنووسرێ. با بزانین ژمارە دە چۆن ئەنووسرێ. ژمارە دە بەم شێوەیە ئەنووسرێ. ئەمە چەنە؟ ژمارە دە. ژمارە دە. ژمارە دە. باشە ئێستا با لە سەرەتاوە بینووسینەوە. فێری چەند تا چەند بووین؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 با بینووسینەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 فێری ژمارە یەک هەتاوەکو 10 بووین. باشە ئێستا ئەم پرتەقاڵانەمان هەیە با بیژمێرین بزانم پرتەقاڵەکانمان چەندانن. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا 10 پرتەقاڵمان هەیە. ئەدێ با بیژمێرینەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 باشە ئێستا با بینە سار ئەم سارانە. با بزانین ئەم سارانە چەند سارن. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 سارەشمان هەیە. ئەدێ با بیژمێرین. 1 2 3 4 5 6 7 8 9 10 کەواتە ئێستا ئێمە فێری ژمارە چەند تا چەند بووین؟ یەک هەتاوەکو 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 دایکان و باوکانی ئەزیز هیوادارم یارمەتی منداڵەکانتان بن بە نووسینی پیتی ق کە پیتە نوێیەکەیە لە دەفتەرەکانیاندا بەم شێوەیە کە من نووسیومە بۆی فێری نووسین و خوێندنەوەی ببن کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆیان هەروەها دواتریش ئەتوانن ڕسمی بگرن و لە کۆمنت دایبنێن و هەروەها ژمارە دەشم بۆ ئامادەکردون تاوەکو فێری نووسین و ژماردنی ببن. سوپاس بۆ ماندووبوونتان بە هیوای لەشساغی بۆ هەمووتان. تاوانێکی تری کوردی خواتان لەگەڵ.